گەرمای هاوین پێی بە فێنکی هەوای پەناگەکە نابات و پلەکانی گەرما هاوشێوەی ناو ساردکەرەوەیەک نزمە. ئەمە ژوورێکی لە بلۆک دروستکراوی کۆنە و لە کوردەواریدا بە کونەپێستە ناسراوە. ئاوی کانیاوەکە بە ژێریدا دەڕوات و بە جۆرێک دروست کراوە کە پلەکانی گەرما ئێجگار نزمە. کونەپێستە بەکاردێت بۆ هەڵگرتنی پەنیری کوردی تاکو ئامادە دەبێت بۆ خواردن. لە هەر لایەک بڕوانیت پێستێکی پەنیری پێوە هەڵواسراوە وێڕای تێپەڕبوونی ئاوەکە بە ژوورەکەدا، بەڵام پەنیرەکە تەڕ نابێت. ئامانج لەم کارەش پارێزگاریکردنە لە خراپبوونی پەنیرەکە لە وەرزی هاویندا لەم پەناگە ساردەدا کە بە کونەپێستە ناسراوە. لە دەوری 92-93 ئەو بیرۆکەمان بۆ هات کە ماڵمان لێرە بوو، ئێمە مەڕدار بووین. ئەوەڵدا بڵین بۆ پەنیر خۆمان دروست کرد. یعنی خەڵک زانی کە هێرە کونەپێستکلەیە. یعنی هێندە پەنیری هاتەی مەڕدار ئەو کەتی مەڕداری جا زۆر بوو. بەسەبەبی ئەوە قسەوە یعنی هێندە پەنیر هات وەڵای نەمان دەزانین لە کوێشی دانین. دوای دروستکردنی پەنیری کوردی لە بەرهەمی ئاژەڵەکانیان، دانیشتوانی سنووری قەزای پشدەر لە کۆتایی بەهار تا ناوەڕاستی پاییز پەنیرەکانیان دەهێننا لای حاجی ئیبراهیم و ئەویش لە کونی پێستەکەدا بۆیان دەپارێزێت. ئەمە هەر یەکێک کە هات ڕقەمێکی دەدەینی کە ڕقەمەکەماندایە بۆ نمونە مەسەلە بڵینە ئەو دەبەیە لە چ کاتێکی داات کابرا ئەو ڕقەمەی لێ وەردەگرین و لە پەنا ناوەکەی ڕقەمەکەی دادنین هەچ کاتێکی کە هات کە ناوی کابراندیەوە چە ڕقەمەکەی دەیدێنەوە کابرا. وەک خاوەنەکەی دەڵێت زیاد لە چارەکە سەدەیەکە ئەم کونەپێستەی دروست کردووە و جگە لە ئاژەڵدارانی پشدەر لە زۆربەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستانەوە ئاژەڵداران بەرهەمی پەنیرەکانیان دەهێنن بۆ کونەپێستەکە. گوندی بێگەڵاس بە سەبەبی ئەو سروشتە جوانەی کەلەیەتی جەوەکەی بە تەبیعەت فێنکە لەبەرەوەی کوێستانە شەوانە من بڵین لێرە دەنووی هەتا هاوین من دەوێت بەتانی لەکن بێ جانجلەکەی نێسور بڵین لێرە چەند ساردا کە دەچێت ژووری کونەپێستەکەی بڵین کە وانەکەی سی بێ لەوانەیە دەشنە بێ. پەنیری کوردی تایبەتمەندی وەهایە پێویستە لە وەرزی هاوین لە گەرما بپارێزرێت و لە شوێنێکی فێنک هەڵبگیرێت تا وشک ببێتەوە. ئەگەر بخرێتە ئامێرە سارکەرەوەکانەوە وشک نابێتەوە و کامەڵ نابێت. یەکێک لە هۆکارەکانی سادی ژووری کونەپێستەکەی ئەوە ساردەیە تەرتیبمان بۆ کردووە و بە بن پێستەکاندا دەڕوا و هەوایەکی سارد دروست دەکات لە ژووری کونەپێستەکەیدا. لەبەر سەبێ بەوەیە ئێستا تەماشای دەکەی لەوانەیە دەوری مجەمیدەی دەبینی. کونەپێستەکە لە گوندی بێگەڵاسە لە دامێنی چیای مامەند. ساڵانە زیاد لە 1000 دەبە و پێستە پەنیری لە ناوچە جیاجیەکانی کوردستانەوە بۆ دێت. سنوورکەریم دەنگی ئەمریکا ناوچەی پشدەر.